شامانی کە لەبەردەستی منایە بۆ ئەم بەرنامەیە هەوڵەمە لە خزمەتانە عەرزی بکەم ئەگەر بۆتان ئاسان بکەمەوە ئەم تەریقەتانە بۆچی بۆ ئێمە گرنگە بۆ تێگەیشتن لە شەریعەتی ئیسلامی بێنە بەرچاوی خۆتان ئەگەر کەسێک فەریقە جۆزێکتان باتێ فەریقی جۆزەکە بخۆیتەوە فەریقە جۆز زۆر خۆشە جۆزی تەڕ بەڵام ئەگەر کەسێکی لێزان و شارەزانە بی هەر کە جۆزەکەت گر بەدەستەوە کە گازت لێگرت بە تۆکڵی جۆزەکە دەم و لێوت ڕەشە بێ و پاشەوە کاتەوە جۆزەکە بشکێنی خیت ناودەم تۆ گازی لێ بگرە ناودەمت هەموو برینارە بێ پارچە پارچە ئەبێ بەو کاکڵە ڕقەی بە دەوری جۆزەکە هەیە بۆی کە تۆ بگەیت ئەو کاکڵی ئەو تۆکڵە ڕقەی بە دەوری هەیە بەڵام ئەگەر کەسێک لێزان بێ وەستا بێ شارەزا بێ ئەتوانێت فێرت بکە کە چۆن ئەو تۆکڵە سەوزە لا ئەبیت و چۆن ئەو بە شەرقەکە ئەشکێنیت و چۆن کاکڵەکە دەرێنیت و کاکڵەکە ئەخۆی ئیشی طریقەت ئەمەیە کە ئێمە یارمەتی بە لە ڕووی ڕۆحانیەوە بگەین بە ئەو ڕووناکیی کە ذاتی خودایە و ئەو ئارامی ڕۆحانی و دەرونیەمان دەست بکەوێ و لە ناو طریقەتەکانی شێخی کامل مکەمەل ئیشی ئەوەیە کە هەم شارەزای شریعەتەوە هەم ڕێگاکانیشی بڕیوە بۆی کە ڕێگە ڕاستەکان پیشانی ئێمە بات کە ئەمانەوێ بگەین بە ذاتی ئیلاهی